بەڵێ لەسەر جەنگی رووسیا و ئۆکرانیا و مرجەکانی ئەمریکا بۆ گفتوگۆکردن لەگەڵ رووسیا گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر حکمت نامێق نووسەر و مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر بەخێر هاتی. سپاس کە ئامادەی. زۆر سپاس. لە ستۆدیۆ لەگەڵمانە بووی کاتێ باسمان لەوا کردەوە بۆ خۆشت دڵنیام زانیاری تەیە لەسەری ئەمریکا مەرجی هەیە بۆ دانوستاندن لەگەڵ رووسیا. ئەڵێ مەرجەکەم ئەوەیە دەبێت ئۆکرانیا جێبهێڵێت و رووسیا ئەمەی ڕەت کردووە سەوانێک کەواتە پرسیارەکە ئەمە بیانووە یان شکستی وڵاتانی ئەوروپا ڕۆژئاوایە؟ من پێم وایە شکستی وڵاتانی ئەوروپایە، چونکە لە بەرنامەکەی ڕابردووش کاک کۆمار لێرە مقابلەی لەگەڵکردن باسی ئەوم کرد ئەو شەڕە دیشخایانە تا ئەو کاتی مەرجەکانی رووسیا نێتە دی رووسیا شەڕەکە ڕاناگرێ. بەڵام لە پاش با بڵێن پاشەکشەی سوپای رووسیا لە خێرسۆن ئەمەلێک هەبوو کە جۆرێک لە دانوستان دروست بێ. بەڵام ئەو دانوستانش هەستەکەم جۆرێک لە هەندێکیان پێیان وابوو خاصن لە زاری سەرۆکی فەرماندەی هێزە چەکدارەکانی ناوچەی با بڵێن خێرسۆن پێی وابوو کە ئەمە جۆرێکە لە تەکنیک هەندی خوێندنەوەی دیکەیان بۆ کرد کە پێیان وابوو لە سەردەمی ستالینیش کاتی خۆی ئەو زۆرە تەکنیکانی رووسیا بەکارهاتووە. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە دوێنێ بایدن لەگەڵ ماکرۆن باسی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیایان کرد. بایدن ئامادەی دەربڕی کە ئەگەر رووسیا نیەتی ڕاگررتنی شەڕی هەبوو ئەمریکا ئامادەیە دانوستان بکە. بەڵام لە بەرامبەردا رووسیا خواستی هەیە ببورنیانی مەرجی هەیە بە مەرجی ئەوەی کە ئەو خواستانی کریملین ئەو خواستانی مۆسکۆ بەدی بێتن. یەکێک لەو خواستانی کە پۆتین دایمەن پێداگری لەسەر دەکە ئەوەیە کە ئەو ناوچانێک کە کۆنتترۆلی کردیە ناوچەی دەمباس و بە تایبەتی تر با بڵێن کرێم و لۆگانسک و دانێسک و ئەو منتقانی ناوچەی دەمباز بچێنرێن بە رووسیا و بە شێوەیەکی ڕسمی اعتراف بکرێت لەلایەن وڵاتانی ئەوروپا. بەڵام لێرە هەستەکەم جیاکاریەکەی لە نێوان با بڵێن ئەمریکا لەلایەک و ئەوروپا لەلایەکی دیکە. جیاکاریەکەی ئەوروپا نەرمترە و با بڵێن هەستەکەم ئەوروپا دەیەوێتە نەزول بکە بۆ با بڵێن بۆ رووسیا، چونکە لە بەرامبەر چییە لە خۆتەزانی کە ئەو شەڕەوای کردووە کە تەزەخومێکی ئینفلیشنێکی زۆر لە ئەوروپا سەر هەڵبدا. نرخی با بڵێن سوتەمەنی گران بووە، نرخی با بڵێن خانوو گران بووە، نرخی کەلوپەل و شتومە گران بووە. من پێشەوەی بێمە بەرنامەی جەنابتان لە سکای نیوز متابعی شەڕی نێوان با بڵێن رووسیا و ئۆکرانیا دەکەم. لە راپۆرتێکدا کە ڕۆژنامە نووسێک ئەنجامیدا لەگەڵ خەڵکەکەی کە ئەوان با بڵێن 2 شەفتە کار دەکەن 3 شەفتە کار دەکەن بەس بۆی کرێی خانویان پێ بدرێ، بەس بۆی کەلوپەل و پێداویستیەکانی ماڵیان بۆ دابین کرێ. تەزەخومێکی زۆر هەڵاوسانێکی زۆری با بڵێن اقتصادی لە ئەوروپا بە تایبەتی لە بریتانیا و لە فەڕەنسا و لە ئەڵمانیا سەری هەڵداوە. چونکە نابێ ئەوە لە بیرچی 140 بۆ 50 وزەی ئەوروپا کاتی خۆی پشتی سەرچاوەکەی رووسیا بوو. بەڵام ئێستا ئەمریکا هاوکارە لە دابینکردنی وزەدا. بەڵێ ئەمریکا هاوکارە، بەڵام ئەمریکاش فشارێکی زۆری لەسەر ئەمریکا بەردەوام ئینتاجی نەوتەکە، ینی وەی لێ هاتووە کە با بڵێن سیاسەکانی ئەوانەی کە مزادی با بڵێن دژی سیاسەتەکانی بایدنن بەردەوام ڕخنەی لێ دەگرن کە بەردەوام ئینتاجی نەوت زیادەکە بۆی کە هاوسەنجێک دروستکە لە نێوان هەڵاوسانی نرخ و با بڵێن نەوتە سیارەکەی. باسی سازشمان کرد وتت ئەوروپا ئێستا نەرمێک ئەنوێنێت لە بەرامبەر رووسیادا. ئەی ئەمریکا پێتان وانی ئەمریکا پێچەوانی ئەوروپا بێت لە مامەڵەکردنی لەگەڵ رووسیا خود نەخێر ئەویش جۆرێک لە نەرمینوانی سازشی. من قەناعتم وایە کە لە وەرزی هاوینە با بڵێن چەند مانجێک بەر لە ئێستا ئەمریکا زۆر تند بوو. ئەمریکا هەمیشە لێدوانی سەرکردەکانی لێدوانی بەرپرسەکانی زۆر تند بوو بەرامبەر بە شەڕی ئۆکرانیا و رووسیا. بەڵام ئێستا لە زاری بایدن کە ئەمە یەکەم جارە دوای شەڕ دەڵێ من ئامادەم دانوستان لەگەڵ پۆتین بکەم بۆ مەرجەی پۆتین یاسپاچی هەبێ بۆ ڕاگررتنی شەڕ. بەڵام هەر مەرجی هەیە دکتۆر
بەڵێ مەرزی هەیە بەڵام رووسیاش لە بەرامبەردا مەرزی هەیە من قەناعەت ئەم گفتوگوی ئەنجام بدرێ ئەم گفتوگوێ بە تەسەوڕی من بە مەرزی ڕازیبوونی رووسیا ئەنجامە دەرێت چونکە ئەمە زەحمەتە هەتا تا ئەو کاتێک کە دەڵێم ئەوروپا نەرمین وان دوال لە مەسەلەی اقتصادیەکەی داڕمانی اقتصادی ئەوروپا ئێستا نزیکە کەلوپەل ئەشیا بەردەوام دۆخی اقتصادی ینی خەریکە لایەنی کۆمەڵایەتی تێکەدا خەریکە با بڵێن نرخەکان تەواو بەرزە بنەوە بەڵام بۆ مەسلەی تەنەزولی ئەمریکا بۆ رووسیا من تەسەوڕ دەکەم ینی ئەمە درێژە بچێشێ ئەم شەڕە ینی تەنەزولەکە ڕەنگە تاخیرتر بێ ئەوەی ئەمریکا بەرامبەر ئەوروپا ئەو شەڕە درێژە دەچێشێت تا ئەو کاتی وەکو باسمان کرد تا ئەو کاتی کە مەتاڵیبی پۆتین دێتەکایەوە بەڵام نابێ ئەوەشمان لەبیر بچێ لە بەرامبەردا فشارێکی زۆری لەسەر پۆتین هەیە لە ناوەخۆ ینی کۆمەلگای رووسی ئەوانیش با بڵێن معارزن بتێنێتەوە ئێستا رووسیا منعزیر کرا ینی عزال کرایە لە اقتصادی وڵاتان ینی کۆمپانیەکانی ئیژ ناکەن اقتصادی هەستەکەم تا ئێستاش خۆی گرتووە بە پێی دوایین زانیاری بەڵام تەسیراتی خۆی هەیە لەسەر خەڵکی خۆی لە رووسیا دکتۆر حکمەت رووسیا دەیەوێت چین بکاتە جێگرەوەی وڵاتانی ئەوروپا بۆ وزەی خۆی ئەتوانێت ئەوە بکات بەڵێ و کردیتی ئێستا سەرکەوتو بێتوانێتی ئەو ئابوورەی کە بەدەستی هێنا لە بەرامبەر وڵاتانی ئەوروپا لە چینیش بەدەستی بێنێ تا ڕادەیەک چکە نەکرد چین هندستانیش ینی بە پێی دوایین ئامارکە لە با بڵێن لە توێژینەوەکانی اقتصاد کراوە ئەوانەی کە خەبیرن لەو مەجاالە سین نزیکەی 8 میلیۆن بەرمیل نەوتی لێکڕیوە لە ساڵی ڕابردوو هندستان نزیکەی 800,000 بەرمیل نەوتی لێکڕیوە لە رووسیای کڕیوە یعنی ئەو کارتی زۆرە رووسیا کارتی زۆرە لە بەرامبەردا ئەوروپاش کارتی زۆرە یعنی رووسیا کارتی زۆرە لە بەرامبەردا ئەم جەنگە پەل هاوێژێ بۆ وڵاتانی ئەوروپا یا خود نەخێت بەس پریشکی فشارەکەیان نەخێت فشارەکەی من بەڕای من یعنی ئەمە بچەت نەزاری خۆم ئەگەرچی وەکو باسمان کردەمە لە مەجای سۆسیۆلۆژیا پسپۆڕین بەڵام وەکو نووسەر دەتوانم بڵێم وەکو نووسەرێک دەتوانم بڵێم کە ئەو هەموو پەل ناوێژێ بۆ وڵاتان ڕەنگە کۆتایی پێبێ بە سەرکەوتون و دۆڕانی لایەکیان من وا تەسەوڕ دەکەم بەڕاستی بەڕێز دکتۆر حکمەت نامێق نووسەر و مامۆستای زانکۆ سپاس بۆ شڕۆکەکان سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ مەمنون